بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بڕیاریدا هەفتەی داهاتوو قۆناغی دوانزەی ئامادەی دەست پێ بکاتەوە لە مانگی سێشەوە قۆناغەکانی دیکەی خوێندن دەست بە خوێندن بکەنەوە. لە ڕاگەنراوێکیشدا وەزارەتی پەروەردە باز لەوە دەکات هەفتەی داهاتوو خوێندن دەست پێ دەکاتەوە و کەسوکاری قوتابیان لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمێک سەرپشکن لەوەی کە قوتابیانیان دەنێرنە ناوەندەکانی خوێندن یاخود بە شێوەی ئۆنلاین دەخوێنن. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەر یەک لە بەڕێزان مامۆستا نەجمەدین محەممەد ئەندامی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی و مامۆستا کارزان جەمال نوێنەری گشتی وانەبێژان لە هەولێریشەوە نەوزاد عومەر ئەندامی لیژنەی باڵای ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ قسە لەسەر پرسەکە دەکەین. لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆبووە و لەبارەی پرۆسی خوێندن بڕیاریدا. دوای کۆبوونەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەاند سەرەتای هەفتەی داهاتوو خوێندن بۆ قۆناغی دوانزەی ئامادەی دەست پێ دەکاتەوە و لە یەکی سێش قۆناغەکانی دیکە دەست بە خوێندن دەکەن. دوای هەڵسەنگاندن و دوای خوێندنەوەی ئەو پێشنیارانە و ئەو پلانەی کە وەزارەتی پەروەردە سەبارەت بە خوێندن پێشکەشی کرد و لیژنەی باڵای کۆرۆنا ئەم پرۆگرامە و ئەو پلانی وەزارەتی پەروەردەی پەسەند کرد و یەک لەو بڕگە گرنگانە ئەوە بوو کە لە ڕۆژی شەمەی داهاتوو 16 خوێندنی قۆناغی دوازە دەست پێ دەکات و لە دوو سەل لە نوێ طبعا لیژنە دادەنیشێتەوە و هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی دەخرێتە ڕوو و سەل لە نوێ بڕیاری گونجاو لەو بارەوە دەدرێت و لە هەمان کاتژدا بۆ قۆناغەکانی تر لە یەکی سێ خوێندن دەست پێ دەکات. لەبارەی دابەشکردنی موچەی مانگی 11 ساڵی ڕابردووش وتەبێژی حکوومەتی هەرێم هیچ وادەیەکی دیاریکراوی ڕانەگەیاند و وتی بەم نزیکانە وەزارەتی دارایی کاتی دابەشکردنی موچە ڕادەگەێنێت. ئێمە وەکو حکوومەت پێشتریش هەر لێدوانێک سەبارەت بە موچە ئەبێ لەلایەن حکوومەتەوە و وەزارەتی دارایی بە تایبەت ئەم وردەکاریانە و ئامادەکاریانەی سەبارەت بە موچە ئیعلان دەکرێت. طبعاً ئەم وردەکاریانە و ئامادەکاریەکان کراون بۆ دابەشکردنی موچە و لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم وەکو باسمان کرد ببێتە مەسەلەی موچە وەکو ئەولەویاتێتی بۆ دابەشکردنەکە و لەم نزیکانە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی وردەکاری لە کاتی دابەشکردنی موچە و ڕێژەی تەمویلکردنی موچە لەم نزیکانە ڕادەگەینێت. حکوومەتی هەرێم لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا سیستمی لێبڕینی موچەی داهێناوە و وا بڕیار بوو بۆ یەک مانگ بێت کەچی پەیڕەوکردنی هەر بەردەوامە وتەبێژی حکوومەتیش دەڵێت لەگەڵ بەکارهێنانی وشەی لێبڕینی موچە نین. بۆ ئێمە لەگەڵ وشەی لێبڕین نین بەڵکو تەمویلکردنی ئەو ڕێژەی کە لە بەردەستی حکوومەت وەکو داهاتەیە. طبعاً ئێمە وەکو حکوومەت طبعاً داوامان کردووە و کارمان کردووە لەگەڵ وەزارەتی دارایی کەوە طبعاً بە بەرنامەیەکی تێر و تەساڵ بە پێی ئەو داهاتەی کە حکوومەت هەیەی و بە پێی ئەو خەرجەی کە حکوومەت هەیەی بودجەکە ئامادە بکات و لەم چوارچێوەیەدا ئەم بابەتە وردەکاری زۆری هەیە و پرۆسەکەش بەردەوامە و لیژنەیەکیش پێکهێنراوە بە پێی بڕیاری 85 ئەنجومەنی وەزیران کە وەزیری پەیوەندیدار کار بکەن لەسەر داڕشتنی بودجەیە کە شەفافیەت و ئەو هاوسەنگەی نێوان خەرجی و داهاتەکان بەدی بێت. بڕیاری لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بۆ دەستپێکردنەوەی خوێندنی قۆناغی دوانزەی ئامادەی لە هەفتەی داهاتوو لە کاتێکدا سیستمی خوێندنی ئەلکترۆنی فەشەلی هێناوە. بەشێکیش لە مامۆستایان دەڵێن حکوومەت لە ترسی بایکۆت و بۆ خۆ دزینەوە لە پێدانی موچە دەستپێکردنەوەی قۆناغەکانی دیکەی دواخستووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان. مامۆستا نەجمەدین ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین چۆن لە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان دەڕوانن بۆ دەستپێکردنەوەی قۆناغی دوانزە لە هەفتەی داهاتوو و قۆناغەکانی تریش لە مانگی سێ. سەرەتا بەناوی خوای گەورە زۆر سوپاسانەکەم. ماوەی چارەگە سەدەیە زیاترە
کام حکوومەتی بەناو هەرێمی کوردستانە بڕیارەدا و لیژنە پێکەهێنێ و تا ئێستا هیچ بڕیارێکیان لە جێگەی خۆیانە نەبێ بۆ دوو سێشت نەبێن. یەکەم مەسلحەتی خۆیان، دووەم درۆی خۆیان، سێم بەرژەوەندی، سێم مانەوە لە سەر دەسەڵاتی خۆیان ئەگەنا و بۆ چوونەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بە سیستەمی پەروەردەییەوە سەقەتە هەتا سەر ئێسقان غەدرێکیان کردووە لە سیستەمی پەروەردەییە. ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە بە مێژووی مرۆڤایەتیە لە زەمەنی مرۆڤی نیاندەرتاڵیشە ئەگەر پەروەردە بوو بێ غەدری وای لێ نەکراوە. غەدرەکە ماوەست بەس لە پێنەدانی موچەکەی یان شتی دیکەش غەدری پەروەردە؟ غەدری پەروەردە کە تۆ موچەکە نەدەی لە کاتی خۆیدا، کە تۆ شایستەدارایەکانی بۆ نەگەڕێنیتەوە، کە تۆ ئیکرامی نەکەی، کە تۆ خولی بۆ نەکەیتەوە، کە تۆ لەگەڵ زانستی پێشکەوتووە، لەگەڵ زانستی سەردەمی جیهانیە و مامۆستای ئاوێتە نەکەی، ئەمانە هەمووی غەدرە. لەگەڵ ئەوەیشە قوتابیەکان بەرەوەقارێکی نەخوێنەواری بەڵێ و ڕێگایەکی ینی دژ بە زانستیانە بی اینجا کەسوکاری قوتابیان و خوێندکارانەکەی بە دوژمنی مامۆستا والیەکەی چۆنەڵێ قێزەون بێت لە ڕوانگەی قوتابیەکانەوە یاخود لە ڕوانگەی کەسوکاری قوتابیانەوە. بەڵام تەماشاکە ئەگەر وەکو وێنەی تر وڵاتانی تر بێنیتەوە بۆ نمونە نزیکترین وێنە کە لە نزیکی خۆمانە لە عەمان لێرە ئێساڵەن عەرەب شۆڤێنیە. ئەگەر ئەمان دەسەڵاتی هەرێمی کوردستان لە مێژووی دروستبوونی شۆڕشەکانەوە ئەگەر خەتای شۆڕشەکانی هەرێمی کوردستان نەبێ، شۆڕشەکانی کوردستان نەبێ، عەرەب شۆڤێنی نییە. خۆی کارێکەکە کە عەرەب شۆڤێنی بە بەرامبەری. ئەوەی عەمان کە باسم کرد کاتی خۆی سوڵتان قابوس کە مەلیکی عەمان بوو، هەر پاشایەک تەبعێکی بوو ئەم کابرا، هەر پاشایەک هەر کەسێ لە هەر پۆستێکە هەر وڵاتێک کە ئەچوو بۆ لای ئەو دانیشت لە کۆشکی سەرۆکایەتی خۆی نەئەچوو بەدەم کەسەوە. بەڵام ڕۆژێک پێیان وت گەورم هینیەت شانکار دیال سارمایەت سەرۆکی هندستان هەستا بە پەلە چوو بە فڕۆکەخانە. یەکسەر بە ڕاپلەکە سەرکەوتووە ناو تیارەکەەوە، لە ناو تیارەکە باوەشی کرد بە سەرۆکی هندستانە، هێنایە خوارەوە زۆر بەڕێز و احترامەوە. کاتێک کە گەشتنە لای ئۆتۆمبیلەکە بە شۆفێرەکە وتی لاچوو خۆمە من بە شۆفێری. سوڵتان قابوس بوو بە شۆفێری سەرۆکی هندستان. کاتێک کە ڕۆیشتن ڕێزێکی زۆری لێگیرا، دوای ڕۆژنامەنووسان و کەسانی شارەزا لە هەسوکەوتی سوڵتان قابوس وتیان ئەم ڕێزە چی بوو تا ئێستا شتی وامان لە تۆ نەبینیوە. وتی ئەوە ئەو کات کە من لە هندستان خەریکی خوێندنی ماستەر بووم، ئەو بەڕێزە مامۆستام بوو کە من پێگەیشتم و ئەو مامۆستای پێگەیان و چۆن ئەتوانم بەدەمێەوە نەچم ڕێزی نەگرم. پێ دوای لە هەرێمی کوردستان ڕێز لە پێگەی مامۆستا لە هیچ نەگیراوە بە هیچ شێوەیە. ئەو ئەمە چەندین جاروتەوە مامۆسایەکی ڕیش سپی لە هەولێر هەنێک کەسانی خۆفرۆ شەکیان لە مامۆستا هەڵدا، چەندین مامۆستا و چالاکوانی بەڕێز و خۆشەویست و حەقناس و حەقبێش بە دەربەرواری و هاوڕەکانی تا ئێستا لە زیندانن. قەی ناگرتنی ئێمە چەند جار گیراوین و ئەمە ئەو با بڵێن وتویانە ئەم مامۆستایانە پێشەوایەتی خەڵکەکەن ئەمە ئاکەنەوەکەن ئازاد من، بەڵام ئەوەن بۆ ئازاد ناکرێن. وایان یعنی لە هەندێک شوێن کا حەکیم وایان کردووە لە مامۆستا کە بڵێ مامۆستان نازانم یا شتت بە قەرز نادەنێ یا بێزراوی. ئێمە چی وای لێ کردووە؟ خمون ئەم لێ نەکردووە، ئەم دەسەڵات وای لێ کردووە. من ئێستا بەم تەمەنم مامۆسایەکی سەرەتایی مەبینم هەتا تێ نەپەڕێت سەر هەڵ نابڕم ڕێزی ئەگرم چونکە پەروەردەی دەچی مامۆستام. بەڵام ئەمانە بڕوانامەی دکتۆرا و چی وچیان بە پارە کڕیوە، بەڵام خۆیان نەخوێنەوارن، خۆیان نەفامن، خۆیان پەروەردەیان نییە، پەروەردەی خێزانی لەبەرەوە پەروەردەیان نییە نازان ڕێزی پەروەردەکار بوو. سوپاس دەکەم دواتەکرم بۆ لە بەرست مامۆستا کەرزان جەنابیشت بەخێر بێ. ئێوەکو مامۆسانی وانە بێش چۆن لە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن دەروانن و بارودۆخی وانە بێژانیش چۆن؟
بەنای خۆی جوانکاری بوونەوە سوپاس کاک حەکیم بۆ بەڕێست و بەخراتی مامۆستای خۆشەویستەکەم سڵاو ڕێزم بۆ تەواوی مامۆستایان بە گشتی و مامۆستایانی وانەبێژ بە تایبەتی بە دڵنیایی کاک حەکیم ساڵانە لە پرۆسەی سەرەتا دەستپێکردنی پرۆسەی خوێندن مامۆستایانی وانەبێژ کە بەشێکن لە پەروەردە کۆڵەکەی بنەڕەتی وەزارەتی پەرۆدە پێگەهێنن ساڵانە بە دەیان کێشە و معناتی تازەتر و نوێترەوە دەستنە ناو پرۆسەی خوێندنەوە بیرمان نەچێت مامۆستایانی وانەبێژ کە مافخراوترین چینە لە ناو وەزارەتی پەروەردە ساڵانە ئەگە بیر بێ کاک حەکی من هەر لەم بەرنامەی بەڕێز لە یەکێک لە بەرنامەکانە مامۆستایانی گرێبەز لە تەنیشتم لەم بەرنامە بەشدار بوون ئەوان بە مافی خۆیان گەیشتن بەڵام ئێمەمانان تا ئێساش هیچ گوێمان لێ نەگیراوە بە ئەو داواکارانی کە لە ڕابردوو تەقدیممان کرد بۆ حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردەوە ئیلی ئاخری تا ساوکو خۆی ماوەتەوە جێبەجێ نەکراوە ئەمە مانای ئەوەیە تاوکو ئێستا ئاور لە مامۆستانی وانەبێژ نەدراوەتەوە لە پاڵ ئەو خزمەتە گەورەی کە مامۆستانی محازر لەناو سلکی پەروەردەیە لەناو وەزارەتی پەروەردە پێشکەش بە وەزارەتی پەروەردەیان کردووە بە دیاریکراوی و قوتابیان و خوێندکارانیان پەروەردە کردووە و ئاستی ڕۆشنبیری قوتابخانەکان و ئاستی بەرەوپێشتوونی قوتابخانەکان ئاستی بەرەوپێشتوونی خوێندن بە گشتی لە هەرێمی کوردستانە بیرمان نەچێت لەسەر دەستی مامۆستانی وانەبێژ دەڕوا بەڕێوە چونکە بێگومان بەوەی کە لەناو وەزارەتی پەروەردە کە دەڵێن پرۆسەی خوێندن لەسەر دەستی مامۆستایان بەرەوپێشەوە چێت بەڵگەمان بۆ ئەوەیە کە لە یەکێک لە پەروەردەکان ئەگەر نمونە کرد بۆ بێنمانێ لە پەرۆدێکی سەر بە پارێزگای دۆک لە 150 زاید یەکی مامۆستای ئەو دەڤەرە پێکاتۆ لە مامۆستایانی محازر واتە ئەگەر مامۆستایانی محازر لە ناو خۆڵەکانی خوێندنا نەمێنن ئەوە بە تاکید پەلوپۆی وەزارەتی پەروەردە لەو دەڤەرە ئەشکێت لەو شوێنە دوا ئەکەوێت پرۆسەی خوێندن دێتە دواوە سەرڕای ئەوەش کە ساڵانە ژمارەی محازر ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات بە زیادبوونی ژمارەی محازر ساڵانە ئەم کێشانە زیاد دەکەن من هەمیشە وتم و ئەیڵێمەوە بوونی مامۆستای محازر لە ناو وەزارەتی پەروەردە بەڕاستی گەورەترین کێشە و کارەسات لە ناو وەزارەتی پەروەردە ئەخولقێنێت بۆچی وەکو لە دایان جاری تریش لە بەرنامەکانی تریشە ئاماژەم پێیاوە بەوەی کە بوونی مامۆستای محازر لە ناو وەزارەتی پەروەردە واتە داخستنی دەرگای دامەزراندن هیوادارم ئەم پەیامە بگات بەسەر جە مامۆستانی وانەبێژ تکام وایە مامۆستانی وانەبێژی خۆشەویست کاتێک ئەگەر نوێنەرەکانتان لە دەستەی مامۆستانی وانەبێژ کاتێک بڕیاری بایکۆتێک ڕدەگەێنین تکامان وایە بێن بە دەمانەوە چونکە وەڵی هەتاوکو مامۆستای محازر لە ناو هۆڵەکانی خوێندنا دەرز بڵێتەوانێ دەرگای دامەزراندن ناکرێتەوە چونکە بیرمان نەچێت کاک حەکیم ژمارەی محازر ڕۆژ بە ڕۆژ زیاکات ئەگەر ئێمە بیرمان نەچێت لە ساڵی خوێندنی 2017 بۆ 18 ژمارەی مامۆستایانی محازر لە دەوروبەری 11000 بۆ 12000 محازرا بوو بەڵام لە ساڵی 2019 بۆ 2020 بە دیاریکراوی واتە ساڵی پار ژماری مامۆستایانی محازر گەیشتە نزیکەی 17540 شتێک کەمتریا زۆرتر ئەوەندە محازر بەڵام ئەم ساڵێکەوە مەزەندەکرد بۆ ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 ئەم ژمارە بچێتە سەرۆتر بۆ 21000 بۆ 22000 مامۆستای محازر بەڵام بیرمان نەچێت لە پاڵ ئەوەشە بەدەیان کێشە و معناتی بەدەیان گەندەڵی و دۆسەی گەندەڵی دیکە لە ناو مامۆستایانی محازرا بوونی هەیە کە دەڵێن مامۆستایانی محازر لە ناو وەزارەتی پەروەردە کێشەن هیوادارم ئەم قسە بە هەڵە نەڕوات چونکە مامۆستایان خۆیان کێشەنیان مامۆستایان خۆیان کێشەنین بەڵام بوونی مامۆستایان لە ناو بوونی مامۆستایانی محازری دانەمەزرا لە ناو وەزارەتی پەروەردە چینایەتی دروست ئەکات لە بینی مامۆستایانە ئێمە بیرمان نەچێت بۆ نمونەیەکە زۆر دروست بوو ئێستا چەند جۆر مامۆستا هەیە بێگومان ئەگەر ئێمە تەماشای ڕابردوو بکەین تاوەکو ئێستا مامۆستای گرێبەسمان هەبوو مامۆستای خۆبەخشمان هەبوو مامۆستای محازرمان هەیە و مامۆستای میلاکمان هەیە بەداخەوە چەندین جار ئەمەم وتۆ یعنی کە جاران پێیان دەوتین تۆ پیشەچێ دەدوین مامۆستا تەبیعی بوو بەڵام ئێستا کە دەڕێین مامۆستا لە چ جۆرێکی محازرەیت خۆبەخشیت یعنی زۆر جار ئەم شتانە پسارانەتان ئەم پسارانمان لێکەن مامۆستایان تۆش ئیحراز بوون من بەداخەوە یعنی لە ناو وەزارەتێکی گەورە کە کۆڵەکەی بەرەوپێشتوونی هەموو وڵاتێکە 4 جۆر مامۆستا دەبێت لە چ وڵاتێکە چینایەتی لە بینی مامۆستایانە هەیە بۆیە مەبەستەکەم ئەوەیە کە دەڵێم مامۆستای محازر کێشەیە لە ناو وەزارەتی پەروەردە بێگومان کێشەیە کێشە مامۆستاکان خۆیان کێشە نین بەڵام کێشەکە لەوایە کە هەر کاتێک محازر بوونی هەبوو دەرگای دامەزراندن ئەوەسەر دای هەمومان ڕوونە کاک حەکیم بەوەی کە ئەوە لە 6-7 ساڵە دەرگای دامەزراندن وەستاوە
یعنی ئەگەر محاضر بە یەک جار بە یەک دەنگ بێنە دەرەوە لە ناو هۆڵەکانی خوێندن بە دڵنیایی حکومەت دژەکەوێتە خۆی. سپاس دەکەم دۆتەگرم وڵای بەڕست مامۆستا نەوزاد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز دەمەوێت سەرنجی ئەوژەک و ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ بزانم سەبارەت بە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن بە تایبەتی قۆناغی 12 و پێتان وایە سەرکەوتوو دەبێت بەم شێواز ئەمالەتی کە حکومەت بڕیاری داوە؟ بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێزیت کاک حەکیم سڵاو ڕێزی تایبەتم بۆ میوانە بەڕێزەکانت هەیە سەبارەت بە دەستپێکردنەوەی دەوامی خوێندنی ئەم ساڵی بنێن پۆلی 12 ئامادەیی ڕەنگە دەستپێکردنەوەی دەوامەکە بە کۆمەڵی گرفت دەست پێ بکاتن خۆتان نەزانین کە حکوومەت ئەم ساڵە لە بۆ کەرتی پەروەردە هیچ پلانێکی نەبووە هیچ بەرنامە ڕێژێکی تەواوی نەکردووە بە تایبەتی حکوومەت نەیتوانیوە پرۆسەی پەروەردە و فێرکردن بخاتە سەر سکەی ڕاستەقینەی خۆی چونکە گرفتی هەرێ گەورەی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان لە دوای سەرهەڵدانی نەخۆشی کۆڕۆنا دیارە لە ساڵی پادەوە ئەم گرفتە ڕووی لە ناوەندەکانی خوێندن کردووە و ئێستا بە ئەم ساڵیشەوە کاک حەکیم من پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێوێ پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا سەرکەوتوو ببێتن بەڕاستی ئەبێ خەمێکی جددی لەم کەرتە بخواتن خەمی جددیش بەوە دەکرێتن کە حکوومەت دەبێ بە هەر زۆرێک بیتن بژێوی ژیانی مامۆستایان لەسەروی هەموو شتێکەوە دابین بکاتن بەوەی مامۆستایان بتوانن بستنەوە ناوەندەکانی خوێندن حاڵەتێکی تەبیعی و حاڵەتێکی تەندروست بتوانێ بە کەشێکی ئارام و وەکەش ژینگەیەکی لەبارەوە بچێتە ناوەندەکانی خوێندن چونکە مامۆستا ئەگەر وەکو مانگەکانی تر وەکو ساڵی ڕابردوو وەکو چەند ساڵی ڕابردوو ئەگەر بە 6 ڕۆژارێک موتەیەکی بە لێبڕینەوە پێ بدەی بەڕاستی من پێم وایە مامۆستایان ناتوانن بستنەوە ناوەندەکانی خوێندن ئەگەر تەنها بۆ قۆناغی 12 ئامادەیش بێت چونکە خۆتان نەزانن لێرە و لەوێ کە زۆر جار حکوومەت باز لەوە دەکاتن ئەم ساڵەکە نابێ بفەوتێتن نابێ قوتابیان و خوێندکاران خوێندنی ئەم ساڵیان بفەوتێتن دەی باشە ئەگەر وایە تۆ مادەم ئەوەندە بە خەمی پرۆسەی پەروەردە و فێرکردنی لە هەرێمی کوردستان دەیوەرە توی ئێستانەکە موچەی مامۆستایان و بژێوی ژیانی مامۆستایان چارەسەر بکە بۆی ناوەندەکانی خوێندن حاڵەتێکی طبیعی بەخۆی ببینێتن بۆیە من پێم وایە خاڵی یەکەم و کۆتایی ئەوەیە حکوومەت دەبێت بە جددی ڕۆڵی هەبێتن لە دابینکردنی موچە ئێستاش من دەڵێم ئەمە ڕێی خۆم و ڕێی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنجیش هەروایە ئەگەر حکوومەت بە جددی خەم لەوە نەخواتن و لە 30 ڕۆژارێک موچە بە مامۆستایان نەداتن من پێم وایە پرۆسەی پەروەردە یان پرۆسەی فێرکردن لە ناوەندەکانی خوێندن ئەگەر چی تەنها پۆلی 12 ئامادەییشە سەرکەوتوو نابێتن چونکە خۆتان نەزانن مامۆستایان لە حاڵەتێکی زۆر ناتەندروست لە بژێوی ژیانی مامۆستایان لە ئاسێکی زۆر نزمدایە زۆر خراپدایە مامۆستایان ناتوانن بەم کەمە موچەیە ناتان بەم ڕبع موچەیە یان بەو نیوە موچەیە بتوانن بچنە ناوەندەکانی خوێندن بەردەوامی بە خوێندن و بە پەروەردە و فێرکردن بدن لە هەر ناوەندەکانی خوێندندا خاڵێکی تر کاک حەکیم من سەیرم دێتن ئەگەر حکوومەت بە جددی خەم لە پرۆسەی پەروەردە دەخوا بۆچی تەنها پۆلی 12 ئامادەی لە ئێستا بکاتەوە ئەی پۆلەکانی تر پۆلی یەکی بنەڕەتی تا وەکو پۆلی 11 ئامادەیی بۆچی کەوتە سەرەتای مانجی سێوە لەو کاتیەوە دەیکاتەوە ئایا حکوومەت دەیەوێ لەو کاتیەوە موچە بۆ مامۆستایان دابین بکە یان کێشەی موچە لەو کاتیەوە چارەسەر بکاتن بۆیە من پێم وایە بەڕاستی ئەم خاڵە حکوومەت تێیدا سەرکەوتوو نابێتن لەم بڕیارە بە ناچاری ئەبێ بیر لە تشتی تر بکاتەوە حکوومەت دەبێ بە جددی بێتە سەرخەت بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە فێرکردن لە ناوەندەکانی خوێندندا بکاتە سەر ڕێسکی خۆی و بکەوێتە سەر ڕێڕەوی خۆی بۆی بتوانێت بژێوی ژیانی مامۆستایان بەرز بکاتەوە و ئاستی ژیانی مامۆستایان بەرەو پێش بباتن مامۆستایان چیتر بەو کۆڵە مەرجیە بەو نیوە موچەیە بەو دواکەوتنی موچەیە بەو حاڵەتە ناتەندروستە ناتوان بەڕاستی بەردامی بە پرۆسەی پەروەردە فێرکردن بدەن لە ناوەندەکانی خوێندندا باشە ئەی سەرنجتان چی بوو سەبارەت بەو ڕاگەندراوی وەزارەتی پەروەردە کە دەڵێ ئاسانکاریە بۆ مامۆستایان کە دەڵێت تەنها کاتی وانەوتنەوە لە قوتابخانەکان ئامادە بن و کە سوکاری قوتابیانیش لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمێک سەرپشکن لەوەی کە ئایا قوتابیەکانی ئەوانەی 12 ئامادەی دەنێرن بە هۆڵەکان یاخود بە شێوەی ئۆنلاین بخوێنن کاک حەچی من لە کۆتا قسەی جەنابەت دەست پێ دەکەم کە پێم وایە سیستەمی ئۆنلاین لە ئەو ساڵ و لە ساڵی ڕابردووشدا بە هیچ شێوەیەک سەرکەوتوو نەبووە
چونکە خۆتە زانی کە ڕاپرسیە کە حکوومەت بۆ خۆی کردبووی وەزارەتی پەروەردە بۆ خۆی کردبووی لە سەرجەم شار و شارۆچکەکان کە ئایا تا چەندێک قوتابیان و خوێندکاران پابند بووینە بە متابعەکردن و بەشداریکردن لەوانەکانیان لە ڕێی ئۆنلاینەوە پێم وایە لە 100 تێنەپەڕیوە کە قوتابیان سوودیان بینی بێتن من پێم وایە سوودەکە ناگاتە 100 بۆیە من پێم وایە ئۆنلاینەکار سەرکەوت و نابێتن ئەگەر کە سوکاری قوتابیان و خوێندکارانیش ئاگادار بکرێنەوە سەرپشت بگرێنەوە ئەمە یەک خاڵی دووەم نازانم یعنی حکوومەت دەڵێ وەڵام مامۆسایانمان سەرپشت کردووە کاتێک کەوانەیان هەیە لە ناو قوتابخانە بن بەڵام کەوانەیان نەبوو لە قوتابخانە دەوام نەکەن پۆلی دوازەی ئامادەیی خۆ دەزانی منهەجیان زۆرە کاک حەچیم ینی میوانە بەڕێزەکان و بینەرانی خۆشەویستیش دەزانن وانەیان زۆرە و مادەکانیان زۆرە کە مامۆستایەکی کەوانەی پۆلی دوازەی ئامادەی دەڵێتەوە من پێم وایە لە بەیانیەوە تاوەکو نیوەڕۆ تاوەکو سەعات کاتژمێر یەکی دوای نیوەڕۆژ ئەگەر دەوام بکاتن هێشتانێ فریای ئەوە ناکەوێتن کە وانەکانی ئەم ساڵ تەواو بکات بۆ پۆلی دوازەی ئامادەی چونکە خۆتە زانی 2 مانگە خوێندن وەستاوە دەبێ مامۆستایان کاتەکانیان چڕ بکەنەوە دەبێت مامۆستایان کاتەکانی ئیزافی وەربگرن بۆی بتوانن قەرەبووی ئەو 2 مانگەی ڕابردوو بۆ قوتابیان و خوێندکاران بکەنەوە بۆیە من پێم وایە ئەمە پێویست ناکە حکوومەت ئەمە بە مامۆستایان بفرۆشیتەوە مزادێ بە مامۆستایان بکاتن لەسەر مامۆستایان بکات بۆیە من پێم وایە ئەمە خاڵێکی نەگونجاوە لە شوێنی خۆینە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم دەگەرە موراد دواتر مامۆستا نەجمەدی سەبارەت بە ئێوە کۆنجمەنی مامۆستایانی ناڕازی پابند دەبن بەم بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پۆلی 12 و بۆ مانگی 3 کە قۆناغەکانی تر بەڵێ پابندبوونی ئێمە هەموو کات پابندین بە پرۆسەی پەروەردەیەوە هیچ کەس باقی ئێمە خەمخۆری قوتابیەکانمان نییە ئەوە ئەم دەسەڵاتەیە کە ئەوێ بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکرێ ئەم دەسەڵاتەیە کە ئەوێ قوتابیان دوور بن لە خوێندەواری ئەم دەسەڵاتەیە هۆکاری سەرەکی ژیان ینی تەنگەژە لە ژیان و قوتی مامۆسایان و فەرمانبەران ئێکاڵی مامۆسایان و فەرمانبەران کەسوکاری قوتابیانن لە قوتابیان شێگیرێتەوە ئیناوەکو مامۆسایان هیچ کاتێ بەرپرسیار نین ئێستاش زووە لەبارەی بایکۆت و خۆپیشاندا ئێمە بڕیاری بایکۆتمان نەدا و هەرگیزیش بڕیاری بایکۆت نادەین ئێستاش کاک حەکیم بنەرە خۆشەویستەکانم ئێستاش زووە ئەوەیە کە درەنگ نەبووە ئەگەر ئەم دەسەڵاتی هەرێم واز دەچەتەی و فرت و فێڵی و ینی بڕیاری مەزاجی شخصی خۆیان بێنن لەگەڵ چەند کادرێکی بە ئەزمون چەند مامۆستایەکە ڕاوێژ بکەن ئەم چەند مانگەی کە ماوە مامۆستا زۆر لەوە زیاترە کە بتوانێت ئەو پرۆسەی پەروەردەی ئیمساڵ زۆر بەسەرکەوتوانە بەرێ بەڕێوە بەزەمە بەچی دەکرێت بەوە دەکرێت باشە من موچەم نەداتێ مناڵەکانم نانێرمەوە بۆ مەکتەب جلوبەرگە جوان ناکڕم ناکەمە بەرم ئەوە بۆ شێوەیەکرێ باشێ ئەمە بەچی دەکرێت بەوەی کە ژیانم فەراهەم بکرێ بەوەیە کە مناڵەکەم داوای بۆ نمونە ئێسام بەزمی مەلزەمە شتە هەیە کە ئەبێ مەلزەمەی مامۆستا فڵان کەس نەبێ فیسار کەس بێ لەبەرەوە پۆلی 12 ئەبێ من مەلزەمەی بۆ بکڕم ئەبێ کرێ ئۆتۆمبیلێکی بۆ بەم پاسات سوێ پێ بکە ئەبێ جلوبەرگی قوتابخانەکەی بۆ بکڕم ئەبێ ڕۆژانەی بدەمێ ئەبێ پێداویستەکانی تری قوتابخانە کتێبەکانەوەنە گەورەیە خۆ ناکرێ ئەمەنە کتێب بخاتە بندەسی ئەبێت جانتایی بۆ بکڕم ئەیکە من موچەم نەداتێ هەنا بۆکوێ تر بەرم دوو جاریە مەڵێم 50,000 بەرێ چم بۆ لایەوە بەڕێزانم تۆش 50,000 بەرێ کە جارێکی تر هاتمە تۆ نام دەیتێ لە چونکە مامۆستاگیان تۆ ینی خەرفەکەت ڕوون نییە موچە وەرەگریان نازانم بەڵام یەک بەرچاوڕوونیە داهاتی سنوورەکان لەگەڵ نەوت لەگەڵ داهاتی ناوخۆ لەگەڵ یارمەتی دەرەکی ڕێک دوو بەرابەری موچەی فەرمانبەرانە بە هێزی پێشمەرگەیشەوە بەبن دیوارەکانیشەوە ڕێک دوو بەرابەرە با بە وازدەم دزیە بێنن وازدەم خیانەتە بێنن وازدەم درۆدە لەسەیە بێنن وازدەم نیشتیمان فرۆشیە بێنن ئیتر لەسەر کورسیەکەی دانیشە لەسەر کورسیەکە بەڵام کەمێک کەمتر دزی بکە ئێمە چیمانەوێت لە تۆ با بە دژایەتی تۆ ناکەین تۆ دژایەتی ئێمەکەی با بە ئێمە دوژمنی پرۆسەی خوێندنی نین وەڵڵا تۆ
دوژمنی پرۆسەی خوێندنی تۆ ئەتەوێت کۆمەڵگە بەرەو جەهالەت بەری ئەگەنەوەکو ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی وە لە هەموو شار و شارۆچکەکانیشە ئێمە هەمویانمان سەرپەش کردووە و بە هەمان گەڕوتینەوە چاوەڕۆنی ئەو کاتین کە بۆ نمونە من وەکو مامۆستا نازمەدین بچم تاقیەکەم بکەمەوە ئێسکە پەیکەرەکەم قوتابیەکانم بیبینێ لە مامۆستا نازمەدینەوە ئامۆزاکەی تۆیە بەڵێ ئێسکە پەیکەرەکە ئامۆزامە لەبەر و دایم لەگەڵیان بەس وەکو داواکاری خۆتان کە پێشترتان بوو سیرۆژ جارێک نوچەی تا ئەوانە جێبەجێکراویت ئەوانە چەندین جار وتومانە لە هین با بڵێن لە هینی ئەمانە نەماوە ئیلا بێ فشارێکی دەرەکیان لابێت ئێمە ئەو خاڵانەی کە ویستی هەموو فەرمانبەران و موچەخۆران و مامۆسایانە گیانمانە بەغدا دەگە سەرۆکایەتەکانی بەغدا دانیشتین چەند مامۆسایەکی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی و فەرمانبەرانی ناڕازی و یاساناس و چالاکوانی بەڕێز کە ڕۆشتین لە خزمەتیان هەبووم کە بردمن بۆ ئەوێ و زۆر سوپاسی بەڕاستی لێرەشەوە زۆر سوپاسی ئەو بەڕێزانە ئەەکەم لە گروپی 15 ئەگەر ناوی چەند کەسێکیشیان بڵێ مەم بانگەشە نیە بۆیان دکتۆر غالیبە سەرکەوت شەمسەدینە کاگە ئەحمەد حاجی ڕەشیە دکتۆر ڕێبوارە دکتۆر یوسفە ئەمانە گروپی 15 بەڕاستی زۆر دڵسۆزانە لە 12 پێنجی پار ساڵەوە ئێمە گفتی هەبوو لە بینمانە کە پێش موازەنە دەنگمان بگەێنی ناوێ لەوێشەوە هەر لە بەغانیە ئێستا دورگەی عەرەبی پەروەردەکانی دورگەی عەرەبی کاڵێن جەزیرەی عەرەبی ئاگادارن و گەیشتووەتە هەندێک ڕێکخراوی باوەڕپێکراوی نێودەوڵەتی هەیە لە سویسرا گەشتوتە هەندێک ڕێکخراو لە ئەمریکا یعنی خۆشببختانە دەستیان خۆش بێ زۆر سوپاسیانەکەم و بە هەوڵی ئەم برابەڕێزانە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازیش دەنگەکانمان گەیشتووەتە هەموو جیهان کە خەریکە پەروەردە بەرەو هەڵدێر و فەشە لە چێ فریاکەونەکەش چییە؟ خۆت ناڵم خێرم پێ بکە یعنی ئەو سواڵم پێشێ ئەڵێم فشارێ بکە لەم دەسەڵاتە یا ببە بە بەشەر یا بڕوازمان لێبن سوپاس دەکەم مامۆستا کارتان سەبارەت بە دۆخی مامۆسایانی وانە بێش دۆخیان چۆنە یاخود بڕپارەکە بەشی هیچ دەکاوەی کە بەتە مامۆسای هەمیشەی ڕەنگی کێشێ بەی مامۆسای وانە بێش کاک حەکیم لە ئەسنا قسەکانی مامۆستا شتێکاتە مێشکم باڕم پێ دەکەیت ژیان و دۆخی قوتابیەک دەقات ژیانی باشتر وەک لە دۆخی مامۆستایەکی محازر باشە من پێش بێمە بەرنامەکەی بەڕێزت مامۆستایەکی بەڕست نامەی بۆ نادم ئەڵێ مامۆستا من لە دەرەوەی شار داوامەکەم دەبێت هەمومان یەک بڕی 120,000 بدەم بە کرێی سیارە بەڵام لێرە پرسیارێک سەر هەڵدات تا ئێستاش مامۆستایانی محازر بە ساڵی 2021 خەریکە مانگی یەک تاوە دەبێت هەتاکو ێستاش مەکتەب هەیە قوتابخانە هەیە مانگی سێی وەرنەگرتووە قوتابخانەیە مانگی چواری وەرنەگرتووە قوتابخانەیە تا ئێستاش مانگی پێنجی وەرنەگرتووە باشە کاک حەکیم باس ئەوەش دەکەم کاک حەکیم من لە قسەکانی پێشما بوو کە گوتم مامۆستایانی محازر لە ناو وەزارەتی پەرۆدا کێشن مەبەسم لەم خاڵانەیە چونکە بوونی مامۆستایانی محازر یاخود بڵێن ساڵانە کە زیە ئاکات کۆمەڵە کێشەی گەورەتر بۆ حکومەت دروستەکات یەکێک لەوانە لەناو وەزارەتی پەرۆدا بەپێی داتای وەزارەتی پەرۆدە خۆی کە 1500 مامۆستای محازر بوونی هەیە لەناو ئەم 1500 مامۆستایان نزیکەی 2500 تا 3000 مامۆستای وانەبێژی وەهمی هەیە یعنی ئەگەر ئەم داتایە پاک بکرێتەوانێ کۆمەڵێکی زۆرێک لە پەروەردەکان بە هەر چوار پارێزگا و ئیدارەکانەوە زۆرێک لە قوتابخانەکان مامۆستای وانەبێژی وەهمیان نووسیوە و بڕێکی پارەی باش دەگەڕێتەوە بۆ باخەڵی زۆرێک لە مدیری قوتابخانەکە بەڵە بەڵگەمان هەیە و دەیان جاریش بەڵە بێگومان کاک حەکی من هەروەهمیە بەڵێ ینی تقریبا 2-3 هەفتەیەک لەمە پێش ناوی چەند مامۆستایەکی محازری وەهمی کە تەنها ناوە بوونی هەیە دامانە بە بەڕێز وەزارەتی پەروەردە ئادەی فەرموویش بکە لەسەری باشە کاک حەکیم ئێمە یەک مانشێتێکمان هەیە یاخود تایتڵێکمان هەیە بۆ مامۆستایانی محازر هەمیشە دەڵێن لەجێی هەر دڕکێک گوڵک بڕوێنە واتە لەبری هەر بندیوارێک مامۆستایەکی محازر بخەرە شوێنی لەبری هەر بندیوارێک و دوو موچەخۆر و سێ موچەخۆرێکی حرامخۆرێک وەرە مامۆستایەکی وانەبێژی دڵسۆز کە دڵسۆزترین مامۆستایە لەناو وەزارەتی پەرۆدا کە خزمەت دەکات بەڵام بە ژیانێکی پڕ لە ناتەندروستەوە خزمەتی کەرتی پەرۆداکات تۆ ژیانی ئەو
مسۆگەر بکە تۆ ژیانی ئەو خزمەت بکە وەرە جوانتر و دڵسۆزانەتریش کار بووەکە بەڵام تۆ هاتووی ژیانی بندیوارەکان زۆر باشن وەک لە ژیانی مامۆسایان بە گشتی و مامۆسایانی محاضر بەزۆهمی بەڵگەتان بەڵێ بە تەئکید مامۆسای لەو دیوە لە هەموو شوێنەکان هەیە کاک حەکیم هەر داتایەک بە بەڕێز دەڵێم و لێرە لەم کەناڵە کە کەناڵێکی فەزایە بە دڵنیا و هەمووی بە داتاوە قساکەین من نمونەیەک بۆ بەڕێز دێنمانە بۆچی دەڵێن با وەزارەتی پەروەردە مامۆستانی محاضر دابمەزرێنە بە دامەزراندنی هەمیشەیی عددی مامۆستای محاضر بریتە لە 1500 ئەگەر ئێمە وای دابنێن وە لەو ژمارەش زیاترە باشە ئەگەر وا دابنێن مامۆستانی محاضر بۆ هەر مامۆستایەک خاوەنی بڕانامەی بەکالۆریۆس بێت بە گرێبەست دابمەزرێنە بە بڕی 500,000 باشە وەرە 1500 کەڕەتی 500,000 بکە دەکاتە تقریبا 8 ملیار و 750 میلیۆن دینار واتە بزەبت واتە وەزارەتی پەروەردە حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت مامۆستایانی محاضر بە بڕوانامەی بەکالۆریۆسیش من بۆ حسابم کردووە ئەتوانێت بە بڕی 8 ملیار و 750 میلیۆن دینار تەرخان بکات بۆ دامەزراندنی مامۆستایانی محاضر بەڵام ئەگەر داینەمەزرێنێت ئەگە داینەمەزرێنێت دەکاتە نزیکەی 9 ملیار زیاتریش واتە بە دامەزراندنی مامۆستانی محاضر زیاد لە ملیار و نیوەک ئەگەرێتەوە بۆ خەزانەی حکومەت بۆ ئەمەش بەڵگەیەکی ترم هەیە لە مانگی 10 و 12 ئەم ساڵە کەواتە ساڵی خوێندنی 2020 بۆ 2020 کە ئێستا بە خۆشحاڵیەوە بە سوپاس بۆ بەڕێز وەزیری پەروەردە دەرێمە ئەو سوپاسمانەکە ئێمەش سوپاسیەکەین برێک بودجەیەکی مەقتوع دیاریکراوی بۆ مامۆستایانی محاضر تەرخان کرد بۆ مانگی 10 و 12 بە کۆمەڵێک ڕێنمایی بڕی 250,000 بۆ مامۆستایانی خاوەن بڕانامەی دبلۆم و 300,000 بۆ مامۆستای بەکالۆریۆس ئەگەر ئێمە حسابکەین من عادەدێکی پێشووترم پێوت وتم ئەگەر مامۆستایانی محاضر 1500 دابمەزرێنێت بە بڕانامەی بەکالۆریۆس ئەکاتێت تقریبا 8 ملیار و 750 میلیۆن بەڵام ئێستا پارێکی زیاتریش گەڕاتەوە بۆ حکومەتی هەرێم چۆن 1500 کەڕەتی 300,000 بکە تقریبا دەکاتە 5 ملیار و 250 میلیۆن واتە بڕی زیاد لە 3 ملیار و نیو گەڕاتەوە بۆ خەزانەی حکومەت کاتێک ئێمە یاداشتێک دەدەین بە حکومەتی هەرێم دەدەین بە وەزارەتی پەروەردە یاداشتەکەمان بریتە لە چاکسازی کاک حەکیم ئێمە کە دەڵێن بەڕێز وەزیری پەروەردە بەڕێز وەزیری دارایی بەڕێز سەرۆکی حکومەت کاتێک داوای دامەزراندنی مامۆستایانی محاضر دەکەین واتە چاکسازی ئەگەرە تێو چاکسازی بکەیت وەرە مامۆستای محاضر دامەزرێنە ئەگەر تێو چاکسازی بکەیت لەجێی هەر بن دیوارێک مامۆستایەکی محاضر بخەرەشەن و دایمەزرێنە واتە وایە تۆ بێ درکێک دەربێنی تو گوڵک بچێنی چونکە ئارێرەش ئەفم کە بە ئەوەش بڵێم یعنی لە قوتابخانە هەیە کاک حەکیم قوتابخانە هەیە 11 مامۆستای محاضری هەیە 11 مامۆستا بە تەنها بەس مدیرەکە میلاکە قوتابخانە ملایە مدیرەکەش محاضرە لە چه وڵاتێکە هاتووە مامۆستای ناو ئەو قوتابخانەکە دانەمەزرا بێ ئایتجای بگا بەوەی کە مدیرەکەش محاضر بێ باشە یعنی قوتاب بەڕاستی کێشەیەکی زۆر هەیە لە ناو وەزارەتی پەروەردە بەداخەوە ساڵانە پرۆسەی خوێندن ئەبەم کێشە مەشاکلانە دەست پێ مامۆستا نەوزاد سەبارەت بەوەی کە بەڕێز وتت پرۆسەی ئەلکترۆنی بڵین خوێنی ئەلکترۆنی شکستیە ناوە ئەی ئێستا کە لە هەندێک ناوچار بڵین بایکۆت کرابوو لە هەندێک ناوچەر بۆ پۆلی 12 یەک دوو هەفتە داوام کرابوو یان دەبێت لە سەرتاوە دەست پێکەن یاخۆ لەو شوێنی کە وەستاوە حکومەت پێداویستیشی دابین کردووە هۆڵ و نازانم پێداویستەکانی کتێب و پێداویستەکانی تر بۆ قوتابیان جگەل بڵین لە موچەی مامۆساش کاک حەشیم من پێم وایە پرۆسەی پەروەردە یان پرۆسەی فێرکردن دەتانین چکە پرۆسەی پەروەردە لە سیستەمی ئۆنلاین نییە تەنها پرۆسەی فێرکردنە پرۆسەی فێرکردنیش وەکو باسم کرد بە گوێرەی ئەو ڕاپرسی کە حکومەت خۆی کردوویەتی وەزارەت خۆی کردوویەتی بە شایەتی خۆیان دەڵێن بە هیچ زۆرێک سەرکەوتو نەبووە سیستەمی ئۆنلاین بۆیە ناکرێ بەڕاستی پشتی پێ بەسرێ و ناکرێ بکرێتە بنەما و ناکرێتن قوتابیان کە ئەمڕۆ بۆ شەممە کە دەستنەوە ناوەندەکانی خوێندن بڕێوەڵا ئەو دوو مانگە بە ئۆنلاین خوێندراوە دەبێ ئەوە حساب بکرێتن و منهەجەکەیان بۆ بخرێتە دواوە ئەمە بە هیچ شێوێک بەڕاستی من پێم وایە سەرکەوتو نابێتن گرفتی هەرە گەورەی ئەم ساڵی ناوەندەکانی خوێندن بەڕاستی پۆلی 12 چونکە لە حاڵەتێکی زۆر دەرونی ناڕەحەتدا بوون قوتابیانی پۆلی 12 مەسیریان خۆتەزانیم کۆتا مەسیریانە یعنی مەسیر و چارەنووسی ئەو چەند ساڵی 12 ساڵی ڕەنجی خۆیان لەسەر ئەو ساڵەیە بۆیە قوتابیانی پۆلی 12 بەڕاستی زۆر ناڕەحەتن لە شێوازی بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە فێرکردن لە ناوەندەکانی خوێندندا بۆیە من پێم وایە دەست پێکردنەوەی خوێندنی ئەو ساڵیان بە کۆمەڵی گروفت دەست پێ دەکاتن ئەویش ئەوەیە کە ئەگەر حکوومەت بێوێتن
ناوەندەکانی خوێندن سەرکەوتوو بێتن بەڕاستی دەبێت بە جددی بیر لە موچە بکاتەوە یعنی قسەی ئەوەل و کۆتاییمان موچەیە کاک حەچیم یعنی حکومت ئەو چەند مانگەی کە دەوامی تاخیر کرد دەوامی دواخست بەڕاستی ڕاستە ڕەنگە هەندێک مبەڕری ئەوە بێتن کە ئەو نەخۆشیە ئەو پەتایە گەشەی کرد و لە ناوەندەکانی خوێندن کۆمەڵێک مامەسا و قوتابی خوێندکار بوونە هەڵگری ئەم ڤایرۆسە بەڵام من بەڕاستی پێم وایە حکوومەت لەبەرەوەی نەیتوانی موچە دابین بکات لەبەرەوەی نەیتوانیوە موچە لە کاتی خۆ لە 30 ڕۆژجارێکدا موچەیەک دابین بکاتن بۆیە ویستی ئەم فشارە زۆرەی کە لە شەقام مامۆسایان دەتوانن شەقام بجوولێنن مامۆسایان دەتوانن فشار لەسەر حکومەت دروست بکەن فشار لەسەر دەسەڵات دروست بکەن بۆیە بەڕاستی پەچی خست و ناوەندەکانی خوێندن چۆلی کرد و بە بڕیارێک دوای لێ کرد کە پرۆسەی خوێندنی لە هەرێمی کوردستان ڕاگرت ئێساش کە دەستی پێ کردوتەوە کە بڕیاری لەسەرداوە ئەمڕۆ من پێم وایە بەڕاستی ئەگەر حکومەت نێتن چارەسەری بنەڕەتی ڕیشەی بۆ موچە نەکا بۆ مامۆستایان و بژێوی ژیانی مامۆستایان چارەسەر نەکا بەڕاستی من پێم وایە لە هیچ شوێنێک سەرکەوتو نابێ حکومەتی هەرێمی کوردستان بۆ پرۆسەی پەروەردە فێرکردن لە ناوەندەکانی خوێندندا خاڵێکی تر کاک حەچیم من بەڕاستی سەیرم دێ ئەو پێشاتانێک کە ئێستا ئێمە گوێمان لێ دەبێتن کە خەڵک هەمووی ئەزانیتن یعنی حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی پێم وایە نیەتی ئەوەی نییە کە لەگەر بەغدا پێک بێتن خۆی بۆ ماوەی 2 هەفتە لە چەند ڕۆژی ڕابردوودا 2 هەفتە وەفدێکی هەرێم لە بەغدا دانوستانی لەگەر زۆربەی لایەنە سیاسیەکان و زۆربەی بڵێن ناوەندەکان کردو لەگەر دەستەی باڵاکان کردو لەگەر سەرۆکایەتەکان کردوێتی بەڵام من پێم وایە بەڕاستی بە شایەدی خۆشیان تێدا سەرکەوتوو نەبووینە و نەیانتوانیوە بە هیچ شێوەیەک قەنەعەت بە حکومەتی ناوەند بکەن کە ئەو بڕە موچەی کە دابین کراوە بۆ هەرێمی کوردستان حکومەتی بەغدا قایل نەبوو بە هیچ شێوەیەک بینێریتن ئەگەر حکومەتی هەرێم ئامادە نەبێ نەوت ڕادەست بکە بۆیە من پێم وایە بەڕاستی لێرەوە ڕای دەگەێنم ئینشاڵڵا ڕەیەکەی من وا دەرنەچێتن بەڵام من پێم وایە بەڕاستی حکومەت نایەوێ لەگەر بەغدا پێک بێتن نەوتەکە ڕادەست ناکاتن کە نەوت ڕادەست ناکا بەغداش بە هیچ شێوەیەک هیچ بڕەپارێک بۆ هەرێم نانێریتن بۆیە ئەگەر لە حاڵەتێکدا حکومەت نەیتوانین لەگەر بەغدا پێک بێتن و لە ئێستاش دەکا وەرزی پەسەندکردنی موچێ و وەرزی پەسەندکردنی بودجەی عێراقا کە ئێستا لە مناقەشەدا و لە ئەنجومەنی نێرەنان حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی جددی نییە لەوەی کە بتوانانی کێشەکانی لەگەر بەغدا چارەسەر بکاتن بۆیە من پێم وایە گرفتەکان هەروە دەمینێتەوە قەیران هەروە بەردەوام دەبێ بەغدا پارە نانێرێ و هەرێمیش ناتوانێت موچەی فەرمانبەران دابین بکاتن لەو حاڵەتەدا بەڕاستی مامۆستایان و فەرمانبەران بەگشتی دیسانەکە چۆن لە ساڵی 2020 تەنها 5 موچە دراوە لە بە درێژایی 1 ساڵ تەنها 5 موچە دراوە بە مامۆستایان و فەرمانبەران بۆیە من پێم وایە بەڕاستی ساڵی 2021مان لە ساڵی 2020 باشتر نابێتن ئەگەر بەم شێوەیە کێشەکان چارەسەر نەکرێت لەگەر بەغدا باشە بە زۆکو هیچ دەنگ و باسێکی سەبارەت بەوەی کە پرۆسەی خوێندن بەتابەتی جگە لە قۆناغی 12 بۆ قۆناغەکانی تر درێژ بکرێتەوە بڵێن یاخود مەنهەجەکە کورد بکرێتەوە ئەو زانیارانان هیچ شتێکی لەم شێوەیە هەیە ئەوەندەی واگەدار بن کاک حەچیم سەبارەت بە کەمکردنەوەی مەنهەج و پرۆگرامەکانی قوتابیان و خوێندکاران لە سەرجەم بڵێن قۆناغەکاندا تا ئێسانەکە حکومەت کە بڕیاری لەسەرداوە لە سەرەتای ساڵەوە لە سەرەتای دەستپێکی خوێندنەوە بڕیاری لەسەردا کە مەنهەج کەم ناکرێتەوە هەروەکو خۆی دەمینێتەوە چکە من پێم وایە ئەوەی کە خۆیان بڕیاریان لەسەرداوە ئەگەر ئەو 2 مانگەی کە خوێندنیان دەبێتە 3 مانگ ئێستا 2 مانگ و مانگێکی تریشی دێتە سەر ئەبێتە 3 مانگ خوێندن دوا دەکەوێت بۆ پۆلە ناکۆتاییەکان واتە لە یەکی بنەڕەتی تا 11 ئامادەیی پێم وایە لە کۆتاییدا لە مانگەکانی 9 10 و 11 قەرەبووی ئەوە دەکەنەوە ئەگەر بێت و بە شێوەیەکی وەکوگەتەنی بە شێوەیەکی سیستەماتیک ئەو جارێ بتوانن بەردەوامی پێ بدەن بۆیە من پێم وایە کەمکردنەوە لە ئێستادا حکومەت لە بەرنامەی دانیە بەڵام ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان چارەسەری کێشەی موچە بۆ مامۆستایان نەکاتن بەڕاستی پرۆسەی پەروەردە و فێرکردن پەچی دەکەوێت نەک تەنها پۆلی 12 پۆلی ناکۆتاییەکانیش ناکرێتەوە ئەگەر موچێ پێدابی نەکرێت زامنبەڕێکی تر دەبینیتەوە چۆن بینیمان لە کاتەکانی ڕابردوو بینیمان قۆناغ لە دوای قۆناغ یان فترە لە دوای فترە هەر درێژی دەکردەوە و لەبەرەوەی مەترسی کۆڕۆنا لە بەردەستدا بوو مەترسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان مابوو بۆیە ئەگەر بێت و نەتوانی موچە چارەسەر بکا و کێشەکانی لەگەر بەغدا باڵپەسێرایی بمینێتەوە من پێم وایە بەڕاستی پرۆسەی پەروەردە فێرکردن لە ناوەندەکانی خوێندن لە ئاقارێکی مەترسیداردا دەڕوا دوورنی ئەم ساڵەکە بەڕاستی مەترسی هەژمار نەکردنی
ساڵی خوێندنی 2020-2021 لە ئارادا بێتن ئەگەر حکومەت چارەسەری نەکاتن. کاک حەچی من خاڵێکی تر هەیە ئەمە باسی لێەوە بکەم. بەڕاستی حکومەت زۆر بێباکە، لە مامۆستا بێباکە، لە خوێندن بێباکە، لە پرۆسی پەروەردە بێباکە. خۆتە زانی کۆڵەکەی هەموو کۆمەلگایەکی پێشکەوتوو ڕۆشنبیر لە هەر وڵاتێکدا بەڕاستی دەوەستێت لەسەر سیستەمی پەروەردە، لەسەر پرۆسی پەروەردە و فێرکردن، لەسەر زانست و معریفەت. بەڵام حکومەتی هەرێم بەداخەوە ئەوەی کە باچی لە بۆی نییە، ئەوەی کە حیسابی لە بۆ ناکە، ئەوەی کە هەرخەمی لێ ناخواتن بەڕاستی پرۆسی پەروەردە و فێرکردنە لە هەرێمی کوردستاندا. نایەوێ بەڕاستی ئەم سێکتەرە بکەوێتە سێ ڕێڕەوی خۆی و لە ڕێزکەی خۆی بڕواتن، چونکە کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە کاک حەکیمێستانیەکە بەڕاستی قوتابی خوێندکارانمان گەرە سبەی داوام بکرێتەوە، چەند ڕۆژکە داوام بکرێتەوە. قوتابیانمان ئەو ساڵەکە هەر خوێندنیان نەکردووە، نەچوونێ ناوەندەکانی خوێندن لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپدان. قوتابی خوێندکارانمان نەخوێندەوار دەرچوینە، بەڕاستی جیلێکی نەخوێندەوار بڕێوێ ئەگەر حکومەت مشوری لێ نەخوا. ئەوەش بەڕاستی بۆ داهاتووی کۆمەلگای ئێمە داهاتوێکی زۆر مەترسیدار دەبێتن، کۆمەلگاکەمان بەرەو ئاقارێکی خراپ دەڕواتن. سپاس دەکەم مامۆستا نەوزاد. مامۆستا نەجمەدین سەبارەت بە مەسەلەی موچە بۆچی وادەیەکیش دیاری نەکراوە مانگی 11 ئەمڕۆ وتەبێژ حکومەت وتی وەزارەتی دارایی بەم نزیکانە ڕای دەگەێنێ و لەسەرش لێبڕین وتی نابێ لێبڕین بەکار لەگەڵ بەکارێنانی لێبڕین ئەوە تەمویلی وەزارەتی داراییە بۆ موچە. تەمویلی وەزارەتی دارایی باڵە دوور لە ڕووی جەنابتان و بینەرە خۆشەویستەکان ئەوە نە تەمویلە نە لێبڕینەوە لێ دزینە. باشە بڕارێکیان دەرکردووە دەرگای هەوڵەکانی قوتابخانە بکرێتەوە. ئەی کتێب چاپ کراوە؟ چاپ نەکراوە؟ نەخێر. کە چاپ کراوێ کوا کۆگاکان کتێبی هەرتیانی. ئەی پێداوی سێ تەندروستیەکان لەم بارودۆخەنا لە بارونا هەموارەیە نەخۆشی کۆرۆنایەکە لە ناوە. نییە؟ ئایا سێ پارچە دەمامێکیاندا بە قوتابخانەیەک کە 600 قوتابی تایە بەشی 1 ساعتە. ئەم بزانم 12 سابوونیان داوە. 12 سابوون تۆ بۆ ساڵێکی خوێندن 600 قوتابی بە 12 سابوونینەکان بۆ وەبیر خستنەوەیەکی و مامۆستا بە ڕێزەیش بەڵێ دەسەڵاتی هەرێم خۆیان یانەوە کوردستان و قەواری هەرێمی کوردستان بەرەو هەڵدێر بەرن. چونکە وەک پێشووتریش عەرزم کردن ئێمە لە بەغا بووین هیچتان کرد لە بەغدای بەدەستێنە؟ بەڵێ یەکێ لە ئەوانەی کە بەدەستمانێنا جێگەری سەرۆکی پەرلەمانی عێراق بەڕێز حەسەن کەعبی دوای ئەوەی سەعات و ئەوەنە لەگەڵی دانیشتین وتی یەجب ربط رواتب موظفي إقليم كردستان بالمركز. اینجا وەکو مێژوویەک ئەماڵێم ئەو شاندەنا حکومیی ئێمە ڕێزێکی لێگیراوە هیچ شاندێک بەدەسەڵاتە سەرەوەکانی هەرێمی کوردستان جا ڕێزێ لێ نەگیراوە. خربەچیوە دەزانم هەمووی یەکەم گفتوگۆکانیان دووهەم کە ڕیزبەندی پەرلەمانتاری کوتلەکانمانە بینی کە دەبان بەڕێز سەرۆکۆمارمان بینی بەڕێز جێگەری سەرۆکی یەکەممان بینی بەڕێز سەرۆکی پەرلەمانمان بینی هەمووی کۆبوونەوەمان لەگەڵاکردن بەڕێز بڕیاردەری داراییمان بینی ئەیسەف جوبوریمان بینی لە هەموو کوتلەکانە کەسایەتیمان بینی بەڕاستی ئەم خەتەرە لەسەر هەرێمی کوردستانە کە ئێستا داوای مەلەفی نەوتەکەن بە هەموو کەم و کۆتیەکانیەوە ئەمان ئێستا 250 یانوتیان 250 باشێک 250 ئەوان شەڵەن قەیناکە با 250,000 بەرمیل بێ کە تەسلیمی سۆمۆی بکەن بەڵام بەڕاستی بژاردەی تر لە بەردەستایە ئەمە حەزەکەم دەسەڵاتدارانی هەرێم لە سیاسەکانیانەوە لە سەربازیەکانیانەوە لە بەچکەکانیانەوە ئەمە بزانن کاک حەکیم دوای ئەم بژاردەیە کە هەرێم لەگەڵیانە ڕێنەکەوێ ئەڵێ داهاتی نەوت و خاڵە سنوورەکانیش ئەگەر ئەمان ئۆکەیاندا ئەوە باشە ئەگەر ئۆکەیان نەدا ئەڵێ داهاتی نەوت و خاڵە سنوورەکان و داهاتی ناوخۆش کە ئەگەر ئەوەش نەبوو ئومێدەوارم وانە بێ چونکە لەگەڵ یەکێ لە سەرکردەکانە باهین نەکەین وتی لەوانەیە بگاتە هێز وتم ئەوە بەڵێ
وتم ئێمە لە شوێنێکی تری وتم ئێمە حەزەکەمەوە بزانین نحنا ئەکرات ئێمە کوردین ئەوەلە نقول الله یەکەم یاڵین خوا و بعد کوردستان وثالثا الشعب یەکەم خوا دووەم کوردستان سێم گەل و میلەت هەمومان خوێنی خۆمان ئەڕێژین لە پێناوی خاکی کوردستانە بەڵام دڵنیابە لەم بارودۆخەیە ئەگەر وەزعی بەغاش تۆزێ نالەبار بێ ئەو دەوڵەتێکی موەسسەسەیە ئەتوانێت قەرز بکە معتەبەرە لە جیهانە تا ئێستا یەکێگەوت وەغدا موفلیسە چاوەڕی پارەی بەغایە یا یەکێکی تر لەم لاوایوت مامۆستایان و توێنە سەری بڵندمان بۆ موچە نەوی ناکەین کاکە ئێمە ئەو کاتە سەری بڵندمان بۆ موچە نەوی ناکرد من لە گوندێک کابووم لە شار باشەر یەک مامۆستام لەگەڵا بوو ئێستا یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەی کۆستەی چەمە مامۆستام هەمەی بەڕێز 6 پۆلمان هەبوو 2 مامۆستا بووین هەموو دەرسەکانمانەوتەوە 12 تەلەبەی پۆلی 6مان هەبوو هەر 12 تەلەبەکە داغڵ بوو ئەفم بمبورە لە سەعات 8 تا 4 ئێوارە دەرسمانەوتەوە لەگەڵەوەیشە چووندا پێنجوێن بە ئاژەڵێ دوو لە ڕوتان بەهێسر کتێبی خودی نێشتنی نەخوێنەوەریمان هێنا پیر دەرسمان بە پیرەکانی شەوتە ئێمە بۆچی لەبەرەوە ئەو کاتە مەسوولەکان کەمتر دزیانە کرد پارەیان پێ نەبوو ئێستا ئیمزای وا هەیە مەسوولێکی گەورە یەک ئیمزاکە 20 دەفتەر وەرەگری وەرە ئیمزایەک بێ بە 20 دەفتەر بۆچی یەت بۆ لای ئاڵێت خوا ئەو تەندەرە با من دەرچێ بەسەر یا لە 20 دەفتەردانێ ئەو تەندەرەی بۆ دەرکەن بۆ تەندەرێک اینجا ببوورە ئەوە بە کورتی سوکاکاتنەوە اینجا حەزەکەم نەگاتە ئەو بژاردەیە کە ببێتە هۆی خوێن ڕژانی گەنج چونکە چەندین ساڵە بە زۆر پلانی قێزەونی دەرەکی و دەور و بەر و ناوەکی لە پێناوی مەسلحەتی شەخسی و خێزانی و ئەمانەیە هەرچی گەنجی خوێنگەرمانە کوژا هیوادارم نەگاتە ئەوە پێشمەرگە ڕوبەڕووی جەنگێکی زۆرە ملێ نەکرد. سوپاس دەکەم مامۆستا کاتمان زۆر کەمەوە و داواکاری مامۆستایانی وانە پێش وڵای گەر ئێزن دەی سێ خەڵ بەسەرایی باسەکەم یەکەمینیان کاک حەکیم ئێستا لە تەبەن ئێمە پاش چەند ساڵێکی ڕابردوش داوامانە کرد مامۆستایانی محازر خاوەنی ناسنامە بێت واتە خاوەنی ئایدەنتیتیەکی دیاریکراو بێت تا ئێستا ئەوە ناتۆتە بواری جێبەج واتە ئێمە مامۆستایانی محازر بێ ناسنامێن ئەمە یەک دوو لە یەکێک لە پەروەردەکان لە هەرێمی کوردستانە بە ناوی ناسنامەوە بڕی 1000 دینار لە مامۆستایانی محازری سندووە لە کاتێکدا کە ژمارەی محازری ئەو پەروەردەیە زیاد لە تقریبا لای خۆم عادەتەکەم نووسیوە ئەگەر ئیزنم دەی بۆی داتاکە بە ڕازگویانە بڕات تقریبا 1153 محازر لەو پەرۆدا بوونی هەیە واتە بۆن مامۆسایەک نزیکەی 1000 دیناری لێ وەرگرا بە ناوی ناسنامە ئەمە خاڵە دووش ئێستا بە بۆنەی پرۆسەی هەڵبژاردننی یەکێک لە کادر و کادرەکانی یەکێک لە حزبەکانی دەسەڵات ئێستا تەلەفۆن بۆ زۆرێک لە مامۆسایانی محازر دەکرێت و هەڕەشەی ئەویان لێ دەکرێت دەڵێ ئەگە دەنگ پێنەدەی هەلێسۆ لە محازری دوور تەخینەوە بەڵێ لە هەرێمی کوردستانە لە تەواوی پارێزگاکانە باشە خاڵێکتر کاک حەکیم ئەمێ کە زۆر بەسەری ئاماژەی پێ بدەم ئەوش ئەوەیە حکومەتی هەرێم دەڵێت دامەزراندن قفڵە بەڵا لە سەرەتای ساڵی 2020 4 کەس دامەزراوە لەناو وەزارەتی پەروەردە ناوی پەروەردەکانیشمدایە ناوی چواری هەر ئەو کەسانی کە دامەزراون لامە عەفوم کەی لە کاتێکدا هیچ یەکێک لەوانەی کە دامەزراون محازر نەبوون وەزائیدەن خۆیان بەدەمی خۆیان هاتوون پێیان وتوانێت ئێمە ئەم هەفتاتەوە ئەمرەکەمان بۆ دێتوانێت پرسیارەکە لێرە ئەوەیە ئەگە دامەزراندنیە ئەمانە بۆ دامەزراون باشە کاتی دامەزراندنی ژێربەژێر هەیە خزمێر و ئەوانێ بۆ ئێمە تەنها داواکارێکمانێ ئەویش ئەوەیە گەر ئەتانێت عەفوم کەی گەر ئەتانێت ئەم کێشانە ڕوونەدات پارەی وەهمی بەنای محازرەوە نەخورێت بڕی ئەوەندە ملیار و ملیۆن دینار نەخورێت وەرە مامۆستایانی محازر دامەزرێنە لە بری هەر درکێک گوڵێک بسوێنێت سپاس دەکەم مامۆستانی خولەکیش بۆ تۆ گەشتێکت مایە بە کورتی کاتم نەماوە سپاس دەکەم بەڵێ کاک حەکیم طبعا من بەر لەوەی قسەی کۆتایی بکەم من پشتگیری مامۆستایانی خۆشەویستی وانە بێژ دەکەم کە لە ڕابردووشدا بەردەوام ئێمە پشتگیریمان کردوون بەردەوام بەخەمی ئەوە بووینە کە بتوانین بگەن بە مافەکانی خۆیان و گوشارمان لەسەر لایانی دەسەڵات دروست کردووە بەڕاستی چینێکی زۆر مەقدورن زۆر حەقخوراون بەشخوراون ڕێژێکی زۆر لە مامۆستایان نزیکەی 20,000 مامۆستای وانە بێژمان هەیە بۆ ئەم ساڵەکە
حەقی خۆیەتی بەڕاستی ئەوانش بگەن بە ئاواتی خۆیان کە حکومەت ئاوڕێکیان لێ بداتەوە و دەنجی خۆشمان وەکو مامۆسایانی ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ ئەخەینە پاڵ دەنجی مامۆسانی ناڕازی کە ئێمە بەڕاستی بەجددی لە غەمی ئەوەین کە بژێوی ژیانی مامۆسایان چارەسەر بکرێ قسەی ئەوەل و کۆتاییمان ئەوەیە حکومەت ئەگەر دەیەوێتن پرۆسەی خوێندن پرۆسەی پەروەردە چارەسەر بکرێ ئەبێ بەڕاستی مشوری موچە و دابینکردنی موچە و بژێوی ژیانی مامۆسایان بدا لە هەرێمی کوردستاندا. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕست مامۆستا نەوزەت عومەر ئەندامی لژنەی باڵای ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ لە هەولێرەوە هەروەها مامۆستا نەجمەدین محەممەد ئەندامی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی و مامۆستا کارزان فیزیک نوێنەری مامۆسایانی وانە بێ سپاسان دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ